سلاف بینەرێن دەلال بەرنامە vêcarê تایبەتە ji bo bîranîna bîrawerî destkeft û paşmayên serokê berê Emerîkî John F. Kennedy. Ez dexîlê şemo lêre dengê Amerîka li Washington hêviya demek xweş û bi mifa ji we re dikim. The torch has been passed to a new generation of Americans. And then there was a sense that there was, as John Kennedy said, vigor. We can do things. The world came knocking and he became the President of the United States. He fed off the crowd. He loved to go into a crowd and shake hands. And therefore, as a free man, I take pride in the words, Ich bin ein Berliner. That Kennedy was determined to do during his administration. He inspired people to be part of something that was larger than they were. لساڵە 1960 جان اف کەنەدی هاتە هەڵبژارتن وەکا سەرۆکی ئەمریکی دنێزیکترین بەریکانیا هەڵبژارتنی سەرۆکاتیە ئەمریکادا و دەمێ سەرۆکاتیە خوا دەژی سەرۆک کەنەدی کەتە بەریکانیên herî bi zehmetên dîrokê. Şerê sarê digel êketiya Sovyetê û daxwazên zêde yên mafên sivîl di nav Amerîkada. Hemû demê Kennedy di koçka spî de 1000 roj bûn. Lê 5 salan piştî kuştina wî jî şêweyê birêvebirin û jiyana wî ya kesayetî û taybet û destkeft û paşmayên wî hermana jê derê sirinçrakêş û cihê miştûmirê. From Dallas, Texas, the flash, apparently official. ئەو دەمەکە کو قەت نەهات جبیرکردن بۆ وان کەسن بتەمەن کو هیچ جبیرەوان ماینە. di çend deqanda peyama mirina serok John F. Kennedy li welatî û li seranserê cîhanê hate belavkirin. Amerîka di rewşa gelek zehmet dabû, zehmetiya herî mezin jî ji bo nûbedarên taybet yê serokî bûn, ew yê gelek nêzîkî wî li roja li bajarê Dallas hatiye kuştin. Some 38 minutes ago. When we got to Dallas, the airport was filled with people. کە گەیشتینە داڵاس ئاپۆڕی خەڵک لە فڕۆکەخانە بوون بۆ پێشوازی لە سەرۆک کەنەدی و خانمی یەکەم پێشوازیەکی گەرم و گوڕ بوو هیچ زانیاریەکی پێشوەختمان نەبوو کە ڕەشۆ مەترسی لە پێشن سەرۆک دەویست بچێتە ناو خەڵکەوە و دەستیان بگوشێت و حەزیشی لە ئۆتۆمبیلی سەرکراوە بوو. He fed off the crowd. He loved to go into a crowd and shake hands. موکوب سروکی نزدیک بو گشت قوناغ دموهیه دم لیموزینا سروکی گشتیا و خاله کومرنا وی تدابو لجادا الم استریت لپیش آوایا تکساس سکوبوک depository. I heard an explosive noise over my right shoulder from the rear. I wasn't sure that it was a rifle shot or a firecracker or what it was. گوێم لە زلمەیەک بوو دڵنیا نەبووم ئایا دەنگی تفەنگ بوو یان یاریە ئەگرینەکان سەرۆکم بینی بە ئازارەوە خۆیدا بەلای چەپیدا و نەی دەتوانی بجوڵێ هەرکە گەیشتمە ئۆتۆمبیلەکە تەقەی سێهەم کرا و بەرسەری سەرۆک کەوت هەرکە گەیشتم خانم کەنەدی لەسەر سندوقی ئۆتۆمبیلەکە وەستا بوو ئەو کات نەمدەزانی سەرۆک ماوەیان نا خانم کەنەدی دەیگوت ئەی هاوار جاک ئەوە چیان کرد گوتی جاک خۆشمەوێ. The only thing Mrs. Kennedy said was, "Oh Jack, what have they done?" And then she said, "Jack, I love you." موکوب دی چند دقیقه گشت نخوشخانه پارکلند. Mrs. Kennedy had a hold of him and she wouldn't let go. I pleaded with her to please allow us to help the president. خانم کەنەدی تون بەخۆیەوە گرتبووی هەوڵمدا تا ڕێگەمان بدا یارمەتی سەرۆک بدەین بەڵام هەرتون بەخۆیەوە گرتبووی ئەو جازانیم نایە کە سەرۆک لەو بارەدا ببینێ بۆیە منیش دەست بەجێ چاکەتەکەم داکەن و دام بەسەر سەری سەرۆکدا ئەوجا خانم کەنەدی چووە ئەولاوە و ئیدی بەپەلە سەرۆک گەیەنرایە نەخۆشخانە. پشتی دمکه کرد هاتا را گهاندن که سروک کندی کوچا داوی کرد که اوه بو اگر هنده گلک خلک سرانسر جهانه حیبتی ما پیام نیرین وی رودانه حول دان نوترین زانیاریا بگهینه خلکی.
I'm sitting there at the desk, the phone rings, I answer it, and the woman says... من لەوێ لە مێزەکەم دانیشتم و زەنگی تەلەفۆن لێیدا و وەڵامی ئەو ژنە دەدەمەوە کە دەڵێت ئایا هیچ کەس لەوێ هەیە بە ئۆتۆمبیل بمگەینێتە شاری دالاس. منیش گوتم خانم ئێرە شوێنی تەکسی نیە و جگە لەوەش تەقە لەسەرۆ کراوە. ژنەکە دەڵێت بەڵێ هەواڵەکەم لە رادیۆ 20 وا بزانم کوڕەکەمە ئەوەی ئەوان دەستگیریان کردووە. کەواتە ئەم خانمە دایکی لی هاروی ئۆسوولد بوو. من لە کورسی دواوە لەگەڵ ئەم خانمەدا بووم و بیل فۆستەر پەیامێرێکی دیکە بۆ ئێمە خانمەکەمان گەیاندە دالاس. Only a few hours and she was talking about how it would affect her. ئاسوالد ji aliyê polîsan ve li Dallas hat bigirtin û car cara di înana salonê ya pir ji peyamnêr û wê negiran. Li bajarê Laffield cêgirê Serok Kennedy Lyndon Johnson li benda Sundxwarinê bû. Du rojan piştî kuştina Kennedy, tabuta serokî li jûra Eastrom li Seraya Spî dana bû. Li wêrê malbata Kennedy yek daxwaza din ji Clint Hill hebû. Mrs. Kennedy and Robert Kennedy were on the main floor of the White House and they wanted to observe. خانم کەنەدی و ڕۆبرت کەنەدی لە کۆشکی سپی دەیانویست لەگە سەرۆکدا بن، دەیانویست تابوتەکە کراوە بێت و ئیدی چوونە سەر تەرمەکە و ماوەیەک لەگە تەرمەکە دامانەوە. پاشەوە خانم کەنەدی ڕووی تێکردم و داوای مقەستی کرد. منیش چوون بۆ مێناو دامە دەستی و هەر لەوێدا مامەوە و دەنگی کرانەوە و داخستنی مقەستەکە داهات. بۆ یادگاری قژی سەرۆکی لێ دەکردەوە و ئیتر مقەسەکەی دامەوە و لەگە ڕۆبرت کەنەدی لە ئیستڕۆمی کۆشکی سپی چوونە دەرەوە. She then handed the scissors to me and she and Robert Kennedy turned and walked out of the East Room. هر لو سپیده خدا نکلا باشوه جک روبی لجیر زمین ناوند پولیسا لدالاس گلک لآسوالدا و کشت. Well, you couldn't believe it. I mean, I didn't believe it when I heard about it, you know. I mean, we said, what? I mean, how can that be? بڕوا بە من ناکەیت و من کاتێکە هەواڵەکەم بیست بڕوام نەکرد و گوتمان چی و چۆن ئەوە دەبێت، بەڵام ڕوویدا بوو. بەڵام ئەو جۆرەی کە ڕووبی گەیشتە ئەوێ خەڵکان بەسەر سوڕمانەوە دەپرسن و دەڵێن چۆن ئەو گەیشتە ئەوێ. Snap brim hat, so I would look like a detective. If you look like you belong somewhere, generally speaking, you could get in. شێوەیە بەحەزکردنا کوشتنا کەنەدی قوناغەکە مەزن بوو ji bo gorîna di dezgehê ragihandina da. Up until that point. هەتا ئەو کاتەی زۆربەی خەڵکان لە ئەمریکادا هەواڵیان لە چاپەمەنی و ڕۆژنامەکانەوە بەدەست دەگەیشت، بەڵام دوای شوێ ئەو هەفتەیە بە دڵنیایەوە هەواڵەکان لە تەلەڤیزیۆنەوە دەبیستران. 50 ساڵان پشتی کوشتنا سەرۆک کەنەدی هیچ دلێوان کەسانیە پڕا دەمێ بیرەوان لێ تێتەوە. Doesn't seem like 50 years have gone by. نا هەرگیز لەوە ناچێ 50 ساڵ تێپەر بوو بێ و ئەزانم تازە بە تازە ڕوویداوە هێشتاش هەست بە تاوان و بە بەرپرسیارەتی و بە شکستیش دەکەم. Because of what happened, I still have that slight sense of guilt and responsibility. دەما لە ساڵە 1961 دەست بکار بووی جانف کەنەدی دلگەرمیە خوڕتان برە ناف کۆشکا سپی وی و خانما خوا جاکلین کەنەدی ستایلێ نوح و سحرەک نوح دگەل خوا ئینان واشنگتن قەد بەری هینگی کەسی نەدیت بوو. ئەو هاتە ناسکردن بە سەردەمێ کاملات سەردەمێ مۆزیکا برادوای کو لە جەم سەرۆک کەنەدیژی گەلک خۆشتەوی بوو. President Kennedy and the First Lady venture from the White House. جانیوەری مانجی 1961 سەرۆکی نوێ و یەکەم خانمی وڵات لە کۆشکی سپی دەرچوون و قۆناغێکی نوێ دەست پێکرا کە لە واشنگتن بە سەردەمی کاملات ناوی دەرکرد. Under the leadership of President John F. Kennedy. She was always extremely well dressed. جاکلین کەنەدی هەمیشە ئەو پەڕی جوان پۆش بوو، ژنان شەیدای بینینی بوون. ئەو کەسێک بوو کە زۆر لە کۆشکی سپی نەدەهاتە دەرەوە و هەروەها چاوپێکەوتنی زۆری نەدەکرد و لە زۆر وێنەدا بەدی نەدەکرا. خەڵکی لە کاتی هەڵمەتی پێشبڕکێ خولیای جاکی کەنەدی بوون. من لەو باوەڕەدام کە سیاست پاداشتێکی گەورەیە خانمێک لە ژیاندا هەیبێ و شوو بە سیاست مەدارێک بکە. لەو باوەڕەشدام هەر خانمێک دەیەوێ هەست بە ئەو بکات. بەڵام هێندێک جار ژیان لەبەر چاوی گشتی بۆی سەخت بوو. The ride to the Hôtel de Ville was one of the highlights of President Kennedy's three-day stay in Paris. With Mrs. Kennedy, who proved immensely popular with all Parisians, سنووری ئەم خۆشەویستیە لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاش تێپەڕی. جاکی کەنەدی بوو بە کەسایەتێکی ناوداری نێونەتەوەی پاشەوەی لەگەڵ سەرۆک سەردانی ئوروپای کرد. I am the man who accompanied
Jacqueline Kennedy to Paris. ئەزم زلامێک کۆ لەگەل جاکلینێ هاتم پاریسێ بە من خۆش بوو. And she did charm de Gaulle. She was an expert in جاکلین سەرنجی دیگۆلی ڕاکێشا بوو لە مێژووی فەڕەنسادا کەسێکی پسپۆر بوو پاشان شارل دیگۆل بە جۆن کەنەدی گوت ئایا دەزانیت کە هاوسەرەکەت لە زۆربەی هاوڵاتیانی فەڕەنسی زیاتر شارەزای مێژووی فەڕەنسایە؟ هەروەها هێزی ناوداربوونی جاکی کەنەدی لە کاتی سەردانەکانی بۆ هیندستان و پاکستانیش دیار بوو. ئەو ڕۆڵی خۆی وەک باڵوێزی نافەرمی مێردەکەی نواند. لە ناو وڵاتیش کەنەدی هێمای خێزانێکی تەواو ئەمریکایی نواند. وێنەیەکی زۆر جوان هەیە کاتێک جۆن کەنەدی لە گەشتە سەرکەوتۆکەی لە بەرلین و ئێرلەندا دەگەڕێتەوە بۆ وڵات لە فڕۆکەخانەی هاینیز لە هەلیکۆپتەرەکەی دادەبەزێت هاوسەری بەرەڕووی ڕادەکات و بە پەرۆشەوە باوەش بێکدا دەکەن ئەمە یەکەمین وێنەی لەو جۆرە بوو لە ماوەی ئەو 3 ساڵەدا. بەڵام لەلاوە ڕاستیەکە زۆر جاران ئالۆز بوو. بۆ چەندان ساڵ خانم جاکلین دەبواە وای پیشاندایە کە هاوسەرگیریەکان 100% بێکێشە بووە بەڵام لە ڕاستیدا بەو جۆرە نەبوو. هەروەها جاکلین کەنەدی تەنانەت ئەو کاتی شووی بە جۆن کەنەدی کرد دەیزانی مێردەکەی ناوبانگی ئەوەی هەبوو کە کەسێکی ژنانیە. بۆ دوورخستنەوەی گوشاری ژیانی واشنگتن بنەماڵی یەکەم زۆر جاران دۆست و برادەرەکانی خۆیان بانکێش دەکرد تا پێکەوە لە ماڵی تایبەتی سەرۆک لە مەساچوسێتس بەحەسێنەوە. ئەوە جاکی کەنەدی بوو کە هەفتەیەک لە پاش کوژرانی مێردەکەی هاوبەریەکی لە ژیانی خۆی لە کۆشکی سپی لەگەڵ کامێلات کرد. جاکلین لەو کاتەدا بیری لە پێگەی هاوسەرەکەی لە مێژوودا دەکردەوە هەروەها سەنگاندنی هاوسەرەکەی ئەوەی کە جۆن کەنەدی بە دادگای باڵای مێژووی لە قەڵەمدا. زۆر لە مێژوونووسان میراتی کەنەدی بە تێکهڵاوێک لە شێواز و هەروەها ئامادەبوون و وجودی لە ژیان دەبینن. شەڕێ سارێ دنێڤبەرە ئەمریکا و ئێکەتیا سۆڤیاتێدا دەبلندترین ئاز دەبوو لە ساڵا 1963 و پێتا هەری بەهێزە ئاگری وی شەڕی di bajarê Berlînê dabeşkirî dabû. Dîwarê Berlînê Rojhilat û Rojava jê cuda kiribûn. Cîhana komünîst û cîhana azad jî ji hev cuda kiribûn. We shall pay any price. Divê em her bedelekê bidin û zehmetiyan bibînin. Ji bo rizgarî û serketina azadiyan piştevaniya dostên xwe bikin û hember dijminan rawestin. Rêveberiya xeletî kir ku piştevaniya nexşa CIA kirî, da hevereket Castro yên li derve jê kendava Bay of Pigs Kuba dagir bikin. Ew xeletî şikestneka mezin bû. و كانتي تشام عبرت جيور جرتن. ئەوە شکستێکی تەواو بوو هەر بۆیە دواتر جۆن کەنەدی بەردەوام دەیگوت چۆن من هێندە گەمژە بووم و هەروەها ئەوە شەرمەزاری کرد. ئەو گرفتاری کێشەیە لە کوبا و گەنجی و نەشارەزابوونا کەنەدی وەکر کو ئەو نەچار بوو لە سەردانە خۆ بۆ ئەوروپا بزاوی بکد باوریە ڕێبەرە جیهانێ دنافواندا هەردوو هەواڵبەندا و هەورکاژی ئەبدەست ببینتەوە. ئەو ڕاستەی کەنەدی ببینرێت شان بەشانی دیگۆل ڕاوەستاوە وەک هاوتای مامەڵە بکرێت ئەمە برێوێکی گەورە بە پێگەی نێونەتەوەی کەنەدی دەدات پاشان دەچێت بۆ ڤێننا بۆ ئەوەی چاوی بە نەکیتا خرۆشۆفی یەکەم سکرتێری سۆڤێتی بکەوێت و نەکیتا بێبەزەی ئەناڕەخنە لەم گەنجە دەگرێت ئەوەی نەیدەزانی چی لەبارەی مەسەلەی بەرلینەوە دەکات. کەنەدی دەخەمێدا بوو کو بەرێک ڕاوەستانە تند لەسەر باژێرە بەرلینەیە دابەشکری ڕەنگە ئەنجامت نەچاوەڕێکری هەبن. کەنەدی لەو کۆبوونەوەیە بە هەستێکی پڕ ناومێدی دەردەچێت ئەوەی کە ڕەنگە ئێمە ڕوبەڕووی جەنگێکی ئەتۆمی ببین ئەگەر یەکشت هەبوو بێت سەبارەت بە سیاسەتی دەرەکی ئەوە بوو کەنەدی لە میانی بەڕێوەبەرایەتەکەیدا خۆی لە شەڕێکی ئەتۆمی بە دوور ڕاگرێت.
سەرۆک کەنەدی لە مەها 10 ساڵە 1962 ڕیبڕی مەزنترین جەڕەباندنە ڕێبازە دەربە بوو دەمێک و فڕۆکەسی خوریەیین ئەمریکا بەسەر چالاکیên لەشکرە سۆڤیەتێ لە کوبا هەلبۆین. A series of offensive missile sites ژمارەکە بنکێن ێریشên bi mûşekan li vê girava dorgirtî amade ne. Em xwenaxin xetera şerekî navokî yê seranser ku berhema serkirtinê jî bibe xwelî di devê me de. بۆ ڕاوەستاندنا vêguhastina mûşekê Sovyêtê Kennedy ferman da ku rêka deryayî li Kuba bigrin. Kêşeya mûşekan ya Kuba ku 13 roja berdewam bû çi nemabû ku cîhanê giriftarî şerekê navokî biket. Kêşeya mûşekan Kennedy qayîl kir ku rêkekê bo sizkirina girijiya şerê sar bibînet. Çend heyvaberî mirinawî, êk ji mezintirîn destkeftên wî morkirina peymana ceribandina sinûrdariya navokî bû digel Eketiya Sovyêtê, ku bû binaxe bo rêkeftinê paşerojeyên leşkerî digel Moskow. هیچ گومانی تێدا نییە کە ئەو لە ئۆفیسدا گەورە بوو و ئەو تەسلیم نابێت و دەستبەرداری وڵاتی گرتوەکانی ئەمریکا نەدەبوو. بەڵام هەرچی لە توانادا هەیە بۆ دیپلۆماسیەت ئەنجامی بدا بۆ بربەسکردنی ئەم شەڕە ئەتۆمیە و بڕوام وایە ئەگەر کەنەدی لە ژیاندا بمایە ئێمە سیاسەتێکی ئاوەڵە بوونمان بەدی بکردایە. بەر لە هاتنی ریچارد نیکسن دواتر بە چەند ساڵێک. لە مەهنداویên karî wekû serok, Kennedy nîşanet jêk cuda hinartin, sebaret berdewamiya dagirkirina başûra Vîetnamê ji aliyê leşkerê Emerîkî ve. Digel demê serokatiya Kennedy li sala 1961 cîhan gelek cuda bû. Amerîka û Êketiya Sovyêtî ketibûn şerê sar. Berokên wî şerî Berlîn, Kuba û Vîetnam bûn. Kennedy ket koçka spî bi niyaza bersîngirtina komünistê. Lê siyasetên neserketî û peywendiyên diplomatîkên neserketiyên berî wan salan hikûmetawî danan ser rêkeka asê. Hinek hene dibêjin komünîst pêla paşerojê de bila werin Berlînê. Serok Kennedy li meha 6 sala 1963 hate Berlînê. Ew bajêrê dabeşkirî bibû beroka şerê sar. بەرلین مانایەکی گەورەی سمبولی هەبوو بۆ هەردوولا. ئەمە ئەو شوێنە بوو کە دەبواە بەهاکانی ئەمریکا و ئازادیەکانی ئەمریکا لە دژی دەسەڵاتی کۆمونیستی لەو دەمەدا داکۆکی لێ بکەن. لە meha 8 sala 1961 Serokvezîrê Sovyêtê Nikita Khrushchev ferman da ku dîwarê Berlînê bête avakirin. Da nehelin xelkê Almanya rojhilatê biravin. Ev jî bû eger ku tirs û tev li hevî li bajêrî belave bibit. Xelkê Almanya rexne li Kennedy girt ku bûyî dîwarê razî bûyî. Serok Kennedy gehişte Berlînê û yê pêşrast nebû ku dê çawa li wêrê pêrgînî lê êtekirin. Armanc ji seredana wî ew bû ku careka dê xelkê Almanya pêşrast biket ku Amerîka hevalmend dawaniya êkê ye û ku gefa Sovyêtê ji wî dîwarî derbas nabet. خەڵکی لەم بەر و ئەو بەری شەقامەکانی تەواوی شارەکە وەستا بوون. قوتابیەکان لەسەریان نەبوو لەو ڕۆژەدا بۆ قوتابخانەکانیان بڕۆن. زۆر لە کۆمپانیا گەورەکان ڕێگەیان بە کرێکارەکانیاندا بڕۆن. دەمی وی خەلکێ کەیف ku bo pêrgîniyawî li ser cadan bûn dîtîn û demê jî ser dîwarî ra berê xwedaya derokê Brandenburg Gate Kennedy dilxweş bû. Ez bi hatina vî bajarî şanaziyê dikim. دەڵێت ڕێگەیان پێ بدەن با بێن بۆ بەرلین و ئەوسا دەبین کە ناتوان لەگەڵ ئێوەدا کار بکەن. سێری ئەو دیوارە بکە، سێری ئەو سمبلە قێزەوە نەبکە کە وڵاتانی ڕۆژهەڵات و یەکێتی سۆڤێت و کۆمۆنیزم پشتگیری لێ دەکەن. Li vê cîhana azad şanaziyeke mezin e ku ez Berlînî me. پامێکی تری ئەوە بوو دووپاتی کردەوە ئەمریکا وابەستێ بە بەڵێنەکانی بۆ بەرلین و ئەمەی لە ناودارترین وشەکانی وتارەکەیدا ڕاگەیاند کاتێک گوتی لێ لە ڕۆژهەڵاتە بەرلینێ بەتر ڕەخنەتگرتن.
کاردانەوە ئەوە بوو ئێمە لەو جیهانە نین و هەمیشەش نابین چونکە ئەمریکایەکان یارمەتی بەرلینی ڕۆژئاوا دەدەن نەک ئێمە. هەرچەندە کو دیوار بۆ 26 ساڵ دیما لە هینگی سەرۆک کەنەدی bi tundî dijî Sovyetê rawesta. Paşê wê gote harîkarekê xwe ku dê bi zehmet bit me careka dî di jiyana xwe de rojeka wekû ev rû hebit. ژیان و دەمێ سەرۆکاتیە کەنەدی لە 22 مەها 11 چریا پاشین ڕاوەستیان. هەنێک دیرۆکناس باوەڕ dikin ئەو دەم یان دەمێ سەرۆکاتیە کەنەدی بکێم دەستکەف بوو. لێ ڕاوەرگرترین گشتی ناف ئەمریکیاندا دیار dikin ku کەنەدی dimîne سەرۆکێک نافدار و خۆشتەوی û ئەمریکی هێشتا bi bîr û bawerên wî bi mîrat û paşmayên wî têne handan 5 ساڵان پشتی مرناوی jî. Li serdemê serokatiya John F. Kennedy esmangerî babetekî giring û pêşeng bî. Serkeftina gemiya esmaniya Mercury ku bi esmanger rastpêriya xwe bidawîîna rê ji bo çûna esmana xweş kir û her ji hingê heta niha bi yek ji mezintirîn û serbilindtirîn destkeftên welatê tenasîn. Kathleen Kennedy Townsend kiça mezina Robert Kennedy û neviya Kennedy bixwe ye. It was not about what I can do for you. ئەو نەسەبەرەت وەیە ez ê bikarim çiştara bikim lê divê bikim çunkî karekê zehmet e. Em herin ser rûyê heyvê çunku karek bi zehmet e û tevaya şiyana me jê re divê. But that will make us a better people when we do that. Yek ji pirsên herê mezin û serekî li ser demê serokatiya JFK misogerkirina mafên sivîl bî. Çend mehan berî wefata Kennedy wî bi awayekî bilind ji Kongresê xwast ku pîdê bi vê pirsê bide û xemeka mezin jê bixwe. Em rûbiriyê pirsên sincî dibin bi kevnî û rohniya destûrê Amerîkan e. Karkire pirse ev e ka gişt Amerîkiyan de maf û delîvên vekev hebin yan na. Harris Wofford şîretvaniya serok Kennedy dikir li dor pirsa mafên sivîl. Gelek heta niha dibêjin ger serok Kennedy sax maba cîhan wê gelek ciyawaztir ba. It's really sad. Our country lost a lot. Birastî nexweş bû welatê me li meha 11 sal 1963 ji destdanek mezin da. Ez bawer dikim welatê me wê gelek baştir be eger nehatibe kuştin. Min bawerê nîne trajedî başiyê bi xwe re bînin. Ew derd û xema û xerabiya dînin welatê me. I think a lot of pain came and a lot of bad things for our country. Çend mehan berî wexera dawiya ji dinyayê bike, Kennedy bû çend rojekan çûbî dîtina axa bab û babkalkê xwe li Îrland. You know, after President Kennedy went to Berlin, he went to Ireland. Tu dizanî dema serok Kennedy çûye Berlînê ew çû Îrlanda jî. Wî got ew xweştirîn çar rojên jiyana wî bûn. û dema hatî kuştin tezbîhek di berîka wî de bû, cekî ew hinart Îrland. Li bajarê bapîrên Kennedy jî hatîn, çunku wî bawerî hebû nirx û bihayên wî ji ezmûna penaberên Îrlandayî ne. Because she knew how much he believed his values came from that Irish immigrant experience. The energy, the faith, the devotion. Hez باوری û dilsozî em anîn nav ve xebatê. Em ê rohniyê bidin biratê xwe û tevaya kesên xizmeta wî dikin. Heta wî agirî de rohniyê bide tevahiya cîhanê. Can truly light the world. Bayvûgotarên Kennedy heta niha deng vedidin û guriya li ser kêleya gorawî hêş hele û nîrha û germatiya wê digehte dilê mirovên ku dixwazin cîhanê bikine bi heştek xweş bo jiyanê. Temaşevanên delal bi hîviya ku we demek bi mifa boran dibe digel vê pêdaçûna bi ser demek giringê dîroka Amerîkada. Em ê piştî hefteyek din careken din bi dîdara we şa dibin. Heta hingî jî Dexîlê Şemo û stafê demê li hevgehandina Kurdan şadî û bexteweriyê
جوارا هیوی دکن هون دکارن وی برنامه و چند برنامه و بابت اندیجی تماشا بکن لسر مالپرن دنگی امریکا یان دنگی امریکا یان جی لسر فیسبوکا دنگی امریکا یان هر وصا لسر فیسبوکا برنامه کرد کنکشن دمی و بمینه خوش